باس لە هەوڵەکان بۆ بەستنەوەی زانکۆکان دەکەین بە بازاری کارەوە واروەها چۆن بتواندێت توانای خوێندکاران یاخود دەرچوانی زانکۆ لە کۆمپانیا گەورەکان هەم لە ناوخۆ و هەم کۆمپانیا بیانیەکان سوودی لێوەرگیرێت و بتوانن ئەو توانایی کە هەیەە یاخود ئەو زانستی کە لە زانکۆکان وەریان گرتووە لە کۆمپانیەکاندا کاری پێ بکەن و هاوکاتیش قوبەت تاڵەبانی لە پامێکیدا ئاماژی بۆ داوە کە پێویستە هەوڵی زیاتر هەبێت بۆ خزمەتکردنی خوێندکاران و دەرخستنی توانای گەنجان لە ڕێگەی ڕخساندنی هەلی کار و هاوکات بەستنەوەی زانکۆکان بۆ بازاری کارەوە و نیشاندانی توانەکانیان لە کۆمپانیا ناوخۆیی و بیانیەکان تایبەت بم بابەتە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ماردین عوسمان مامۆستای زانکۆمان کردووە کە لە ستودیۆی بەیانی کوردستان نیوز میوانە دکتۆر سپاس بۆ ئامادەبوون بەخێر هاتی سپاس دەمەوێت بپرسم هەوڵەکانی لایەنی پەیوەندیدار و حکومەت و هاوکاتیش قوبەت تاڵەبانی باسی لەوە کردووە لە پەیامێکدا یاخود لە وتارێکدا دەیەوێت ڕۆڵی گەنجان وارووا دەرچوانی زانکۆ کاری پێ بکرێت و هەوڵی ڕەخساندنی کار و بەستنەوەی زانکۆ بدرێت بە بازاری کارەوە ئەم هەنگاوانە چۆن هەڵدەسەنگێنیت؟ بەڵێ خۆی گەنجان بۆ ئەوەی دەست بەکار بکەن یان دابمەزرێن هەوڵی هەمەلایەنە هەیە چێ لە حکومەتەوە باشە کە بەرپرسی یەکەمە لە دابینکردن یان ڕەخساندنی بە جۆرێک کە گەنج بتوانە کاری دەست بکەوێت یا دابمەزرێنرێ و لایەنی دووەم کۆمپانیاکان و ئەو بەرپرسیارن لە دابینکردن و پێدانی کار بە گەنجان بە شێوەیەکی گشتی و لایەنی سێمیش کە ئەم بازنەیە تەواو دەکا کرێکارانن کە دەبێت کارەکانیان سەر بەخۆ دەست بکەوێت و بتوانن بژێوی ژیانی خۆیانی پێ تەرخان بکەن لەبەرەوە ئەم هەوڵانە هەمەلایەنەیە حکومەت ئەبێ کەشێکی وا دابین بکە کە بتوانێت گەنج کاری تیا بکە بێگومان بە تەنیا ناکرێ چونکە دەبێت لە کۆمپانیا و بە بەرهێنانەکانیش بتوانن سوود وەربگرن لە توانا و وزە و بەهرەی گەنجەکان چونکە گەنج ڕۆڵی گەنج بۆ ئەمڕۆیە باشە و بۆ داهاتووشە ینی گرنگ ئەوە نییە تۆ ئەمڕۆ گەنج وەربگری بەڵام داهاتوت نەبێ ئەگەر سیری دنیا بکەین وڵاتە پێشکەوتوەکان کۆمپانیا مەزن و گەورەکان گەنج وەک تاقەیەک بەکارێنن بۆ ئەمڕۆ بەڵام دەبینیت پارەیەکی زۆری تیا سەرفەکات کە دەبینێت بەهرەیەک یان توانایەک یان کارامەیەکی تایە بۆ ئەوی لە داهاتووە ئیسیفادەی لێ بکە لەبەرەوە هەموو کات ئەو هەوڵانە بەرز دەنرخێنی چونکە کە تۆ توانیت وزەی گەنج بە فیڕۆنەرەی بێگومان داهاتووشت جوانە بێ. بەڵێ دکتۆر لەسەر ئاستی زانکۆکان تا چەندە زانکۆکان توانیویانە بە پێی بازارەکان هەرێمی کوردستان کار لەسەر خوێندکاران بکەن یاخود زانکۆکان بتوان پێویستی بازار پڕ بکەنەوە؟ بڵێ بەڕای من زانکۆکان من پێم باشە لەو جۆرە تەقلیدیە بێنە دەرەوە ینی بە جۆرێک کار ئەکرێ بۆ نمونە وەرگرتن و فێرکردن بەداخەوە بە فیڕۆدان لە کۆتاییە بێتە بە فیڕۆدان ینی هەندێ بەش هەیە لەوانەیە لە کاتی خۆیان پێویستێکی زۆر زەرور بێ بە عێراق بەگشتی و هەرێمی کوردستانیش بە تایبەتی بەڵام ئێستا پێویستی نییە یعنی بەشی زۆر ورتر زەرورە بکرێتەوە پێویستە بکرێتەوە لەبەرەوە ئەگەر لەو بازنە تەقلیدیە بینە دەرەوە من پێم باشە بکرێ بە وەرگرتن بۆ خوێندکار مەبەستمە پاشان فێرکردن پاشان وەرگرتنەوە یعنی بتوانی وەری بگریتەوە سوود لە بەهرەکانی وەرگری ینی تۆ نەک بەشی سێمی بازنەکەت کە بتێت تەواویکەی بە فیڕۆی بێ کۆمەڵێکی زۆر خوێندکار هەیە گەنجی ئەم وڵاتە هەیە باوکو دایکی بە هزار دەردەستەری ئەتوانێت بیگەێنێتەوەی زانکۆی پێتەواو بکە بەڵام ئایندەکەی ڕوون نییە لەبەر چییە لەبەر ئەوەی دوو هۆکاری هەیە یەکەم حکومەت پێویستی بەو بوارەیان ئەو پسپۆڕیە نییە یان کۆمپانیاکان متمانەیان بە بڕوانامەکەی نییە تا ڕادەیەک یان لەو پسپۆڕی کە ئەیانەیە کۆمپانیایەک بۆ نمونە ئەوێ دابمەزرێ سێرەکەی پسپۆڕی ئەوی نایە لەبەرەوە پەنا دەباتە بەر کرێکاری بیانی پەنا دەباتە بەر ئەو پسپۆریانەی کە خۆی ئەوێت بەڕاستی لەبەر ئەوە من پێم باشە زانکۆکان بۆ شێوەیە ئەو بەشانە بکەنەوە کە پێویستی بازارن یعنی کە کاریان دیاریکراوی ئەوەی ببوورە بە دوواداچوونت کرد بێت ئەو بەشانە زیاتر لە ئێستا لە بازاری هەرێمی کوردستان کام بەشانن
بەڵێ کە خوێندکار دوای دەرچوونی یەکسەر دەتوانێت توانەکانی خۆی تێدا ببینێتەوە. خۆی لە خوێندنی باڵایە بە شێوەیەکی گشتی کە بەشێک دەکرێتەوە سەرەتا بیر لەوە بکرێتەوە کە ئەم بەشە زەرورە بۆ نمونە پێویستیەی کۆمەڵگایە لەبەرەوە کە دەکرێتەوە بوون پرۆپۆزەڵێک پێشکەشەکرێت و پاشان لە سەرۆکایەتی زانکۆکانەوە بەرز دەکرێتەوە بۆ خوێنی باڵا من پێم باشە دائیمەن دراست بکرێ لەسەر ئەو بەشەی کە ئەکرێتەوە چیت پێویستە یعنی زۆر ئاسایە گەر زانکۆیە یان کۆلیژێ بیوێ بەشێ بکاتەوە پێش ئەوە ئەحساییەک بۆ خۆی بکە ئامارێک بۆ خۆی بکە ئەم بەشە بۆ نمونە کۆمپانیا گەورەکانی کە لەم شارن لە هەرێما هەن چی پسپۆڕیەکیان نوقسانە پسپۆڕیەکیان نییە و کرێکاری بیانی کاری تێکە بێگومان هەتاوەکو کرێکاری ناوخۆیان هەلی کار لە ناوخۆ هەبێ کۆمپانیەکانیش پەنا نابەنە بەر کەسانێک کە ئەو پسپۆڕیان هەیە و لە دەرەوە بەکرێکی زۆر بە مەسرفێکی زۆر ئەیانهێنن دەتوانێت ئەو مەسرفەی کە لەوادا بینی ئەکات لە گەنجێکی خۆمانە لە خوێندکارێکی یان لە دەرچوویەکی زانکۆیەکی خۆمانە سەرفی بکە بێگومان داهاتوی زۆر باشترە بێ لەبەر ئەو بەشانە زیاتر بەشە تەکنەلۆژیەکان چونکە خۆت لەوانەیە باش بزانی سەقامگیری یعنی ئێستا دنیا لە کێبڕکی سەقامگیریەکی سەرمایهداریە ئابوووریە دابینکردنی سەرچاوی مرۆییە نەبوونی وزەیە بێگومان ئەمانەش هەمووی دابین ئەکرێ بەچی بە دروستکردنی گەنج باشە و پاشان بەکارهێنانەوەی ئەو گەنجانە لە بەڕاهێنانیان بێ و بەهرەی گەنجەکان ئەگەر وەک خۆی وەربگیرێ و ڕاهێنانی لەسەر بکرێ بێگومان ئەم توانایانەوە ئەکا خزمەتێکی باش بە کۆمەڵ گاو بە خوێندنی باڵا و بە میلەتەکەشی بکەنی بە هاوڵاتیانیش بکەنی تۆ ناکرێ بوو نمونە خوێندکارێک وەرەگری لە بەشێک زۆر باشیشە مستەوای زۆر باشە هەندێک خوێندکارمان هەیە هەر ئێمەوانەی پێڵێنەوە ڕاستە لە بەشێکی توبیایە یا لە بەشێکی هەندەسیایە بەڵام سیرەکەی بەهرەیتیە بە دەر لە بەشەکەی خۆی تۆ ئەو بەهرەیە مەمرێنە ینی هەوڵ بە لەو ڕۆژەوە هاوکاری بکە کە هاوکاریت کرد لەوانەیە ئەو دوای تەخەڕۆجی یان دوای دەرچوونی پەرە بەو بڵین پسپۆری خۆی بە ینی مەرجنیە لە پسپۆری خۆیان کار بکە زۆر نمونەمان هەیە ینی بۆ بەرهێنە جیهانیەکان زۆربیان سوود لەو گەنجانە وەرەگرن کە بۆ نمونە دەرفەتی تەواوکردنی خوێندنی نەبووە یان یەکەم جارێتی بە دوای کارە ئەگەڕێ یەدوەری ئەگرێ بە بێەوەی بزانێ بەبێی مەرجی بۆ دانێ دەستی ئەگرێ مەسرەفی تیاکە بەڵام دوایی سێرەکەی کەسێکی لێ دەرەچێ هەمومان لە ناوی ئەبیسین لە جیهانە بۆ شێوە. بەڵێ دکتۆر ئەمەجگەر لە ڕۆڵی با بڵین کۆمپانیا خۆت خاون بازرگانەکان کە دەستی گەنجێکی وا دەگرن ڕەنگە لەم ڕۆ زانکۆکانیش ڕۆڵی کاریگەریان هەبێت لە ڕەخساندنی هەری کار بۆ گەنجەکان لە ڕێگەی ئەوەی کە بۆ نمونە ساڵانە پێشەنگەیە کە بێت بتوانن توانای خوێندکارەکان نیشاندن لە ڕێگی کارەکانیانەوە کە بیکەن و هاوکاتی شەندێک کات بە پێچەوانەوە خاون کۆمپانیەکان بانگێش دەکرێن و خوێندکاران بە خاون کۆمپانیەکان یاخود بەکاری کۆمپانیەکان ئاشنا دەبن ئەمەش دەبێتە هۆی گۆڕینەوەی زانیاری و لێک تێگەیشتن و ڕەنگە دەرفەتی کار بۆ خوێندکارانی زانکۆ بڕەخسێنێ ئەم هەنگاوەی زانکۆ لە هەرمی کوردستان دەکرێت بڵین هەنگاوێکە لە ئاستی پێویستدایە بێگومان باشتر بکرێ باشترە لەبەر ئەوەی ئەمە دەرکردنەوەی دەرگایە کە بەڕووی خوێندکارانە کە بتوانێت ئەو بەهرەیی پیشانێتی یان ئەو داهێنانەی لە مێشکیاتی بیکە بۆ ئەوی سەرنجی کۆمپانیەکان ڕاکێشێسبێنێ کە دەرچوو یان تەخەڕوجی کرد بتوانێت جێی خۆی بکاتەوە لە شوێنێک بۆ کارێکی دەست بکێ بێگومان ئەمە زۆر باشە و کارێکی کەش هەر زانکۆکان زەرورە بەڕاستی زۆربەی کۆمپانیەکان لێرە پێویستە لە خوێندکاران مەشقی هاوینەیان هەیە سوود لە مەشقی هاوینەی خوێندکاران وەربگیریەوە زانکۆکان زیاتر پەستان و زەخت بخەنە سەر کۆمپانیەکان کە دەبێ خوێندکارەکانیان وەربگیرێ چکە ینی چەند ساڵ جاری وە هەبوو کۆمپانیەکان خوێندکاران توێتی شوێنم نییە خوێندکاری وەرنەگرتووە ئەمە تۆزە کێشەیە بەڵام ئەگەر بکرێت خوێندکارەکان وەربگیرێ ماوەی مەشقی هاوینە زیاتر بکرێ بەڕای من خوێندکار لەوانەیە نەتوانێت لە مانگێکە ئەو توانای هەیەیە ئەو بەهرەیەتی لە ڕووی کارژێڕی لە کۆمپانیاکەیە لە ڕووی ئەوەی بیرۆکۆی داهێنانی لە مێشکیاتی بتوانێت پێشکەشی بکە بەڵام ئەگەر کاتی زیاتر پێ بدرێ لەوانەیە بتوانێت باشتر خزمەت بکە. بەڵێ دکتۆر لایەنێکی دیکە خودی کۆمپانیەکان خۆیانن ڕەنگە
زۆرێک لە خوێنکاران هەوڵبن لە کۆمپانیەکان بۆ پسپۆڕی کە هەیەە وەربگیرن بەڵام بە جۆرێک لە جۆرەکان سود لە توانەکانیان وەرناگیرە و کرێکاری بهانی دەهێنرێتە جێگەیان هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێتەوە تا چەندە گرنگە کۆمپانیەکانیش سود لە ڕۆڵ و توانای خوێنکار وەربگیرێت. من وەک سەرەتا ئاماژەم پێدا ئەمە وەکو دائیرەیەکە پێویستە بەیەکەوە تەواو بکرێ ینی نە حکوومەت وەک وتم بەرپرسی یەکەمە لە دابینکردنی کەش و هەوایەک بۆ ئەوەی خوێنکار و گەنجان بخاتە سەرکار باشە ودایان بمەزرێنێ شەر نییە ئەو خوێنکارەی کە ئیتر تەواوی کرد حکوومەت هەر بتوانێت دای بمەزرێنێ ئەبێ ئێمە لەم ڕێگە تەقلیدیە بێنەی دەرەوە بەشی دووەمیان کە بەشی گەورەی بازنەکەیە بەرامبەرە کە خاوەنکارەکانن بە کۆمپانیاوە بێ هەن خاوەنکارێک بێ خاوەنکارەکان دەبێت بەرپرس بکرێن لە دامەزراندن و وەرگرتنی خوێنکارەکان بە پێی پسپۆڕیەکانیان و بەپی پێداویستی ئەوانیش باشە وەلایەنی سێم ئەو گەنجەیە کە دەتوانێت بڕات لەو کۆمپانیای دەست بەکار بێ و پێویستە زانکۆکانی ئاستی زانکۆیان بە شێوەیەک بەرز بکەنەوە کە خوێنکارێک دەردەچێ کاری پراکتیشی بە جۆرێک بێ کاری پیشەیی بە جۆرێک بێ بتوانێت جی خۆی بکاتەوە لە کۆمپانیەکان بۆ ئێوە بەرهێنەکان هەموو کات چاویان لەسەر خوێنکاری زانکۆکان بێ هەتا خوێنکاری زانخۆی خۆی بمێنێ دەست نەبات بۆ کرێکاری بیانی کرێکاری بیانی نەهێنێتە ناو کارەکەیەوە لەبەرەوە بۆک وتم بازنەیەکی تەواوکراوە پێویستە بەیەکەوە بکرێ هەماهەنگی ینی حنا حکوومەت بە تەنیا ئیشەکەی پێکرێ نەخاوەنکارەکان بە تەنیا پیانەکرێت نە خوێنکار بە تەنیا پێکرێت بەڵام تەبیعی ئەگەر خوێندکارێک یان گەنجێک بیاوێ کارێکی لە کۆمپانیایەکی خاوەنکار دەستکێ ئەگەر بزانێت حکوومەت پاڵپشتێتی وە زانستەکەی لە ڕووی خوێندنی باڵاوە هێندە باشە کۆمپانیەکان مەجبور بکرێن بە وەرگرتنیان یان بە تاقیکردنەوەیان پاشان وەرگرتنیان بێگومان ڕێژەی بێکاری و کەم دەبێتەوە دامەزراندنی گەنجانیش زیاد دەکەن. باشە دکتۆر بابەتێکی دیکە ڕەنگە هەندێک جار خەوڵ هەبێ بۆ ڕەخساندنی هەلیکار بۆ خوێنکارانی زانکۆ جگە لە کۆمپانیەکانی ناوخۆ کۆمپانیەکانی دەرەوە لەمڕۆ هەنگاوەکان چۆنن؟ بڵێ خۆی کۆمپانیای دەرەوە دەکەوێتە سەر خودی گەنجەکە تا چەند ئەتوانێ جێی خۆی بکاتەوە تا چۆن ئەتوانێم کۆنتاکت و متەواصلی هەبێ لەگەڵ کۆمپانیەکانی دەرەوە بەڵام ئەمە ئەتوانم بڵێم کارێکی گرنگە ئەگەر حکوومەت هەنگایی بۆ بنێ ینی لەوانەیە بوون نمونە گەنجێک نتوانێت بە ئاسانی بگاتە کۆمپانیایەکی نای هیچ کۆمپانیا نانین بەڵام کۆمپانیایەکی دەرەوەی وڵات بەڵام ئەگەر لە ڕێی حکوومەتەوە لە ڕێی کاربەدەستانی حکوومەتەوە پێی بگات زۆر ئاسانتر ئەم گەنجە یان لینکێک دروست بکرێ لە نێوان ئەو گەنجانەی کە پێشکەشی دەکەن بۆ کۆمپانیا زەبەلاحەکان ئەگەر حکوومەت بێگومان بەم کارە هەڵبسێ بێکاری کەم ئەبێتەوە گەنجان ئەتوانن چانسی کارکردنیان لە کۆمپانیەکانی دەرەوە زیادکەن. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ دکتۆر ماردین عوسمان مامۆستای زانکۆ دووبارە بە خێراتی.